هەندێک لە زۆنەکانە جۆرە ڕۆکێکی تایبەتمان هەیە، سا بۆ نمونە زۆنی سێمان هەیە، بڕێکی زۆر کە واشنتۆنی لێیە، لەم زۆنە بە تایبەتی واشنتۆنیمان هەیە، لە زۆنەکانی تر نیمانە. بەڵام ئەمەش ئەوە نییە بڵێن زۆنێک بە تەواوەتی جیاوازە لە زۆنەکانی تری هەواری شار. بە شێوەیەکی عام ڕۆکەکانی هەواری شاردارەکانی هەواری شار وەکو یەکوان وەکو یەک خۆیانە بیننەوە، بەڵام هەندێکیشی تایە جیاوازترە لە زۆنێکی تر. بۆ نمونە زۆنمان هەیە هیچ چیمەنێکی تیان نیە، بەس قاباتە، بەس سنەوبەریاتە. زۆنمان هەیە چیمەنی زۆرترە، ئەو گوڵی زۆرترە. زۆنێکمان هەیە بۆ نمونە زۆنی چوار، زۆرترین گوڵ لە زۆنی چوارە، لە زۆنی چوارە هەیە. ئێستا وردە وردەوا بە تەماین زیاتر و زیاتریکەین، زیاتر زەرعیکەینەوە. شاخمان هەیە، زۆنی شاخمان هەیە کە زەیتونی زۆرتیایە، ینی ئەتوانین بڵین زۆرترین زەیتون و داری بەردار لە بەشی شاخمانەیە. لە زۆنەکانی ترا داری بەریمان بە هیچ شێوەیە هەر نییە، تووی لێ دەرچێت و لە هەندێک زۆنەکانە هەیە. لە ناو زۆنەکانە 170,000 دار و دەوەنی جیاوازمان هەیە، لەگەڵ 250,000 گوڵ و پەرژینی جۆرا و جۆر. ئەمانەش خۆیەگرێتەوە لە چەند سنفێکی جیاواز، هەر هەمووی 116 جۆرن، یعنی یەک جۆر نییە، 116 جۆرن. بۆ نمونە 23 جۆر بەس دارمان هەیە، داری هەمیشە سەوزمان هەیە. 33 جۆر بەس گوڵمان هەیە، یعنی جۆرەکان جیاوازن لە زۆنێکەوە ئەگۆڕێ بۆ زۆنێکی تر. بۆ نمونە 4 جۆر بەس پەرژینمان هەیە جیاواز، لە هەر زۆنێک هەیە ئەم نەوعە بەس مۆردی لێ. زۆنی سێ ئێستا لەم زۆنی کە من لێی ڕاوەستاوم بەس مۆردمان هەیە، لە زۆنێک هەیە بەس شمشادمان هەیە. زۆرترین ڕێژەی دار و درەخت کە هەمان بێت لە ناو هەواری شارە سنەوبەریاتە. لە دوای سنەوبەریات قەزوانمان زۆرە، ئێمە لە پارکێر هەواری شار ناروەندمان هەیە، 42 جۆر گەڵاوەریومان هەیە.